ئێمە شەقام و جادەوبانەکان زۆر ناشرین دەکەین لە ئەنجامی ئەو منافەسە زۆرە. ئەگەر خەڵک بوێ دەنگێ پێبا بەوە دەنگێ پێ نایە. لەناو ئەم پرۆسی بانگەشەیە بژاردنە بەداخەوەیەک لە کارە زۆر خراپەکانەوەی کە منداڵ دەکرێتە قوربانی بووی کە منداڵ بهێنێتە سەرجادەوە بانگەشە بۆ لایەنە سیاسیەکان بکات. پەیامی هەندێک هێز بەداخەوە لە کوردستانەوە ئێستا پەیامیشی عێراقیانەیە. یەکەم جارە هەڵبژاردن بە ماوەی هەفتەیەک هەموو پرۆسەکە کۆتایی دێ. ئیرادەی ئێمە نە بە تەزویر نە بە پەلاماردان نە بە چەک ناشتێ. ئەمان کە نەتایجەکانیان بەدڵ نەبوو هاتن ڕەتی قسەکانی خۆیانێنێ. دوای ڕۆخانی پاشایەتی لە کۆماری عێراقدا ساڵی 1970 بۆ یەکەم جار هەڵبژاردننی پەرلەمانی سازدرا. تاوەکو ساڵی 2000 5 جار هەڵبژاردن ئەنجام دراون. لە هەموو خولەکاندا حیزبی بەعز زۆرینەی دەنگەکانی بەدەستهێناوە. هەڵبژاردنەکانی ئەو کات لەسەر بنەمای دیموکراسی و ڕێکەبەری ڕاستەقینە نەبووە. سەدام حوسێنی دیکتاتۆری پێشووی عێراق هەموو خولێک بە زۆرینەی ڕەها سەرۆکایەتەکەی بۆ نوێ دەکرایەوە. فقد فاز الرئيس القائد صدام حسين. سەرۆکی فەرماندا سەدام حوسێن توانی سەر بکەوێت و لە سەداسەدی دەنگەکان بەدەست بهێنێت لە کۆی 11 ملیۆن دەنگدار. دوو ساڵ پاش ڕۆخانی ڕژێم لە ساڵی 2005دا یەکەم هەڵبژاردننی ئازادانە لە وڵاتی عێراق ئەنجام درا. نزیکەی 8 ملیۆن عێراقی بە هەموو پێکهاتە جیاجیەکانەوە لە یەک بازنەی هەڵبژاردندا بەشداریان تێدا کرد. بەڵام هەڵبژاردنەکانی 2002 و خولەکانی دواتر بازنەکانی هەڵبژاردن ژمارەیان بوونە 18 لەسەر بنەمای پارێزگاکان هەژمار کران. هیچ هەڵبژاردنێکی عێراق بێکێشە و تانەدان نەبووە لە پرۆسە و ئەنجامی دەنگەکان. دوایەوەش پێگەینانی حکوومەت بەهۆی ناکۆچیەکانەوە وەک ئەرکێکی مەحاڵ خۆی نواندووە. زۆر جاریش دەنگی کورد ڕۆڵی گەوری بینیوە لە ڕاگررتنی هاوسەنگی و هەڵپەساردنی ناکۆچیەکان. پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی گژیرە هەمەلایەنە و پرۆسەیەکە لەبەرەوەی ئاڵۆێری دەسەڵاتەکە جێی بایەخی هەمووانە. لە ڕووی سیاسیەوە گرنگی زۆر گەورەی پێدرێن، لە ڕووی داراییەوە پارەی گەوری بۆ تەرخانەکرێت. هەموو هاوڵاتیەک ئەندامێکی ئەو پرۆسەیە کە دەنگدەر بێتیایە. دەنگدەر ئەو کەسەیە تەمەنی 18 ساڵی تەواو کردووە یا 18 ساڵە، هەڵگری ڕگەزنامەی عێراقیە. لە شوێنی خۆت بمێنەرەوە، لە شوێنی خۆتەوە قسە بکە، مەیە بەرەو ئێرە. بۆچی لەسەر پەیمانەکە ڕێکەوتین و پابەند نین بە مەرجەکانەوە؟ ئەمڕۆ دوا هەمین ڕۆژە بابەتی یاسای هەڵبژاردنەکان یەکلایی دەکەینەوە. ئەگەر ئەم یاسایە بخرێتە دەنگدانەوە و هەوڵی شکاندنی ڕێژەی یاسایی بدرێت یان پرۆسەی دەنگدان تێک بدەن، ئەوە دەگەڕێینەوە بۆ یاسا کۆنەکە و کۆتایی دێت. لە دانیشتنی 22 دیسەمبەری 2007 ئەنجومەنی نوێنەرانی عێراق پاشمشتومڕێکی زۆر بە زۆرینەی دەنگ هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکانی پەسەند کرد. سەرۆکۆمار دکتۆر فواد مەعسووم مەرسوومێکی کۆماری دەرکرد و تایدا 12 مایسی 2018 بۆ هەڵبژاردننی پەرلەمان دەستنیشان کرد. ناوەڕاستی مانگی نیسان بانگەشە دەستی پێکرد. لە ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیش قەوارە کوردیەکان و هەندێک لە قەوارە عێراقیەکانیش هەڵمەتی خۆیانیان دەست پێ کردووە. ئەزمونەکانی ڕابردووی کورد لەگەڵ عێراقدا جۆرێک ناوەمێدی لای خەڵک چاندووە. زۆر لە هاونیشتیمانیان دەپرسن لەوەی پارتە کوردیەکان
بۆ جارێکی تر ڕوو لە عێراق ئەکەنەوە و چ ئومێدێکیان بە عێراق ماوە. لەگەڵەوەشدا دیمەنەکانی شەقام پێمان دەڵێن گەرموگوڕی بانگەشەکانی ئەم جارە هیچی کەمتر نییە لەو سێ هەڵبژاردنە سەرتاسەری عێراق کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەنجام دراون. قەوارەکان پەنادەبەنە بەر ناوەند و ئامڕازی جاجا بۆ گەیاندنی پەیامەکانیان. ئەم مۆدلە لە بانگەشە بۆ پرۆسی هەڵبژاردن مۆدلێکی متتەبعە تقریبان لە کوردستان و لە عێراق و لە هەندێک وڵاتی ناوچەکەش کە مەبەستیایە ینی ڕاکێشانی سەرنجی خەڵکە بۆ ئەو لیستە بۆ ئەو قەوارە سیاسیە دیارە لە هەموو هەڵبژاردنێکە ینی نیسبەیەک خەڵکە مێنێتەوە کە خۆیان یەکلا نەکردوێتەوە لە بەردەم پرۆسی ئینتیخابیە. ئەم مۆدلەی بڵاوکردنەوەی ڕەنگەکان جۆرێک دروستکردنی کاریگەریە لەسەر ئەو مەقطعی کە پێم وابێ بە تەخمین ئەوترێ لە ساعت 5 خەڵک دروستکردنی کاریگەریە لەسەر مەقطعی لە ساعت 5 خەڵک بۆ ڕاکێشانی دەنگەکان بۆ ڕاکێشانی نەزریان بۆ سەر ئەو لیستەی کە ڕەنگەکە تعبیری لێکە. هەرگەلی کورد لە کوردستانی عێراق نامۆیە بە پرسی هەڵبژاردن لە چەند هەڵبژاردننی ڕابردوو جار بەجار ئەبینین کە بانگەشەی هەڵبژاردن هێمنترە بێتەوە و بە شێوەیەکی باشتر لەوەی پێشوو بەڕێوە چۆ تا ئێستا. من پێم وایە ئەم جارە هێز هێمنتر بوو و ئیجراعاتی هەردوو حیزبی دەسەڵات پارتی ویەکێتی بەرامبەر کاندیدەکان و پۆستەرەکانیان و ئاڵا و دروشمەکان باشتر بوو لە جارەکانی پێشوو. ئەوەی ئێمە ئەمانەوێت بە ئەنجامی بگەێنین استراتیژ و سیاسیەکی سیاستێکی واقعانەیە کە لە ئەرزی واقعا و لەگەڵ دۆخی بابەتێکا بتوانین ئەو قسەگەل و ئەو بەڵێنانی کە بە هاوڵاتیانی دەین بە ئەنجامی بگەێنین و بۆیان جێبەجێ بکەین و لەگەڵیش ئێمە هەوڵەیەین کە تێکەڵبوونەوەیکی جەماوەری زیاتر و پردی پەیوەندی لەگەڵ دەنگدەر و لەگەڵ جەماوەری خۆمانە بەهێزتر و پتەوترکەین. هەوڵێن لە هەموو ڕێگەکۆ بگەینە دەنگەر بەڵام بە شێوازێکی مۆدرن بە شێوازێکی هێمنانە. بێگومانیمە دەستگایکی میدیاییمان هەیە، وبسایتمان هەیە، ڕادیۆمان هەیە، تەلەڤیزۆرمان هەیە. لە هەمان کاتا ئێمە پشمان بەستۆ بە سوشال میدیا کە ڕێژەیەکی زۆر لە دانیشتوانی وڵاتەکەمان ئەکسێسیە بۆ سوشال میدیا ئەمانەیە لەو ڕێگەیەوە کە بتوانین پەیامەکانی خۆمان بگەینین. هەموو ئەوەی کە ئێمە بە دەرەجەی یەکەم ئیشمان لەسەر کرد سێ خاڵ بوو. خاڵی یەکەم میدیا، خاڵی دوم سوشیال میدیا، خاڵی سێهەم جەولەی مەیدانی و بەسەرکردنەوەی خەڵک کە پێمان وا بوو ئەوە بە دەرەجەی یەکەم ئەتوانێ دەنگدەری کۆمەڵ زیاب بکە لە پاڵەوە حەدەسە سیاسیە گرنگانی کە هەیەی. گرنگ ئەوەیە کە گەرمی پرۆسی ئینتیخابی لە چوارچێوەی ململانەیەکی عەقلانیە بێت، لە چوارچێوەی ململانەیەکە بێت کە بەرژەوەندی باڵای نیشتیمان و بەرژەوەندی باڵای پرۆسەکی تیا بێ پرۆسی ئینتیخابی، چکە پرۆسی ئینتیخابی بۆ خۆی جۆرێکە لە پرەنسیپەکانی دیموکراسیەت و کۆمەڵگەی مەدەنی. لەو مانگای ئەمە زیاتر مەشغوڵی ڕیکلامی حیزبەکانە بین. ئەگەر لە ڕۆژی ئەعتیادیە بە ئیشی بازار بکەین لەوانەیە ڕۆژێک 80 بۆ 100 مەتر تەبعکەین، بەڵام لە ڕۆژی ئینتیخاباتە لە بینی 800 مەتر بۆ 1500 مەتر تەبعکرێت. یعنی دە بەرابەری فەرقە لەگەڵ ڕۆژانی ئاساییە. 7000 کاندیدی 88 لیست لە ڕکەبەریدان بۆ چنینەوەی زۆرترین دەنگ و بەدەستهێنانی زۆرترین کورسی پەرلەمان. ژمارەی کورسیەکان 329 کورسین، لەوانە 83 تەرخان کراون بۆ خانمان و 9 کورسیش بۆ کەمایەتیەکان. لە هەرێمی کوردستان زیاتر لە 3 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە. لەم هەڵبژاردنەدا لە پاڵ لیستەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و حیزبە ئیسلامیەکان 2 لیستی تازە چوونە ناو کێبڕکێکەوە. ئەوانیش هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لەگەڵنەوەی نوێ. ئێمە تازە هاتوین بۆ سڕینەوەی کەس نەهاتوین، هاتوین هاوپەیمانین، باوەشیشمان کراوەیە بۆ هەر لایەنێک لەسەر ئەو بەرنامە چاکسازیە کە ئێمە ئەمانەوێ کاری لەسەر بکەین. دەرگامان کراوەیە بۆ هەر لایەنێک بێ هاوپەیمان بێ لەگەڵمانە، بەڵام بە شەرتێک ئێمە خزمەتی خەڵک بکەین. لە ناوچە کوردستانی دابڕێنراوەکان بەشێک لە پارتە کوردیەکان بە لیستی نیشتیمان بەشدارە بن. ئەوانیش بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری و کۆمەڵی ئیسلامین. پارتی دیموکراتی کوردستانیش بایکۆتی هەڵبژاردننی کرد لە ناوچەی کەرکووک وەک ناڕزاییەک لەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2007 و لەشکرکێشی سوپای تورکیا و میلیشیاکانی حەشدی شعبی.
ئێمە لە پێشتر کارمان لەسەر دروستکردنی ئیجماعێکی کوردی کرد ئەسڵان بۆی مقاتعی عێراق بکەین دوایی کە ئەمە بەرجەستە نەبوو لە ناو هێزە سیاسیەکانە ئیستیجابیان بە مووقفەی حیزبی ئەمە نەکرد هەستاین کارمان لەسەر ئەوە کرد لانی کەم لە ئەو ناوچانەی کە دەرەوەی ئیدارەی هەرێمە ئیجماعێکی نیشتیمانی و کوردستانی دروست بێ بۆی بە یەک لیست بچینە ناو پرۆسە ئینتخابیەوە ئەمەش عملی نەبوو بەڕەغمی ئەوە ئێمە ئێستا جاریش کە ئیسرائیل لە واکەینەوە کە نەتائید دوای دەرچوونی نەتایجی انتخابات لە هەوڵی دروستکردنی ئیجماعێکی کوردستانی یابین چکە ئەوەی ئێستا لە میدیا عێراقیەکانەوە ڕاپرسی شتانە کە تەنانەت هەنێک کەناڵی میدیای عێراقی کردویانە کوردەبێ بەهێز یەکەم لە عێراقا بە مەرجێ ئیجماعێکی نیشتیمانی دروست بکرێ هەموو کتلە کوردستانەکان هەموو فراکسیۆنە کوردستانەکان بەڕەغمی جیاوازی دەنگ و ڕنگمان لە یەک فراکسیۆنی کوردستانیا کۆبینەوە ئەبین بەهێز یەکەم لە عێراقا لەبەرەوەی نەسیجی انتخابی لە عێراقا تووشی پەردبوونێکی خێرا بووە هێزە گەورەکانی عێراق تووشی ئینقسام و تووشی دابەشبوونێکی زۆر بوون لە بینی قیادە سیاسیەکانی خۆیانە لەم مانگەی پێش ڕۆژی دەنگدان قەوارەکان لە هەوڵی ئەوەدان زۆرترین سەرنجی دەنگدەران بۆ خۆیان ڕابکێشن هەندێک جار شارستانیانە زۆر جاریش بێگوێدانە ئەوەی هەڵمەتەکانی ئەوان چ کاریگەریەکی نێگەتیڤی هەیە لەسەر شار و شارۆچکەکان لەسەر شەقام لەسەر ئیسراحەت و ژیانی ڕۆژانی هاونیشتیمانی ناتوانین بڵێن شێوازەکەمان شێوازێکی زۆر شارستان نییە ڕاستە ڕیکلامی هەڵبژاردن یا بانگەشەی هەڵبژاردن لەسەر ئەساسی کۆمەڵێک بڕگە و نیظامی یاسایی ئەکرێ کە لایەن کۆمیسیۆن و شارەوانەکان و تەنانەت دەسەی پاراستنی ژینگەشەوە دەردەکرێەوە بڵاو دەکرێتەوە و هێزە سیاسیەکانی لێ ئاگدارەکرێن بەڵام بەڕاستی تەجاوزی زۆر هەیە هەستەکەین بەهۆی بوونی سراعێکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکانە یا پیشخواردنەوەیەکی زۆر لە قۆناغەکانی ڕابردووە هەرچەندە ڕێکارەکان چوارچێەوەی بانگەشەیەکی شارستانیان دیاری کردووە بەڵام ئەم ململانیانەوە دەکەن زۆر جار ڕفتاری ناشارستانی و زۆر جار تەجاوزات بۆ سەر یاسا بۆ سەر مڵک و ماڵی گشتی بۆ سەر خصوصیاتی کەسایەتی و پاڵێورا و هێزە سیاسیەکانیش دروستە بێت. بەداخەوە ئەزمموی حکومڕانی ئێمە کە جێگلەیەکی زۆرە لە دوای ڕاپەڕینەوە یاخود بە دروستتر بڵین لە دوای ڕوخانی ڕژێمی بەغا لە 2023 ئەم 15 ساڵی ڕابردوو دەسەڵاتێکەکەوە ئەتوانی بڵێ کە دەستکەوتی هەبووە بەڵام لە هەمان کاتە ئێستا ئەنجامەکەی ئەمڕۆ ئەیبینین کێشەمان زۆرە خەڵکەکە لێت بێزارە لەم نخبە سیاسی کە ئەمڕۆ لە دەسەڵاتە خەڵک لی بێزارە و خەڵک کێشەی موچەی هەیە خەڵک بڵین کێشەی ئابووریمان هەیە کێشەمان هەیە کە بەشێکی زۆر لە خاکی کوردستانمان لە دەستداوە بەهۆی سیاسەتی هەڵەوە لە هەمان کاتە تۆ دەیت و خۆت دەکەیتەوە بە ئەمری واقع و بە زۆری زۆرداری دەیت خەڵک ئیزعاجەکەی خەڵک نیگەرانەکەی لەسەر جادە من بۆ خۆم خەڵکی سلێمانی بەڕاستی زۆر جار نیگەرانم کە ئەمێ لە کارەکەمەوە بڕمەوە بۆ ماڵەوە بەڵام ڕێگە نیە لەبەرەوەی کۆمەڵێک سیارەی زۆر ڕێگەکەیان گرت و هۆڕن لێن و بە زۆری زۆرداری ئەوێ بیسە بێنە بەسەردا کە بەڵێ ئێمە ئەمەین. ئێمە لەبەرەوەی ینی مەبەستمانە زیاترین ڕووبەری خەڵکی کوردستان بەشداری ئەم پرۆسەیە بکە کە پرۆسەی انتخابیە بۆی لە ڕێگەی ئیرادەی خەڵکی کوردستانەوە سەنگ و سقلی کورد لە داهاتووی پرۆسەی سیاسی لە بەغا بە جۆرێکی بەرچاو بێ محاولەمان کردووە نەبین بە سەبەبی گرژی دەرونی لای خەڵک باری دەرونی خەڵک قورستر نەکەین نەبین بە سەبەبی ئاڵۆزی ترافیک و نازام کەژاوی ئۆتۆمبیل و بانگەشەی ناو شەقام سەرەکی ترین هۆکاریش بۆ ڕوودانی ئەو حاڵەتە لایەنەکانی دەسەڵاتن چونکە بەڕاستی سامانێکی گەوریان لەبەردەسە و بەڕاستی ئەوان وەکو ئەتوانین بڵێن وەکو تەلەبەیەکی تەمەڵ کە بەس شەوی ئیمتیحان سەعیدەکە وەکو وتراوە یعنی 4 ساڵ زۆر بێمنەتن لەوەی کە بەهێزی لۆژیک قەنەعەت بە دەنگدەری خۆیان بکەن متمانیان پێبەخشنەوە دێن لە چەند ڕۆژی ئەخیری هەڵبژاردن یا مانگی بانگەشەی هەڵبژاردنە تەزەخۆمێکی زۆر دروستەکەن لەسەر هەموو ئاستەکان بۆچی بۆ ئەوی قەنەعەتی دەنگدەر بەدەست بێن. ئەوەیمە بە دەرەجەی یەک تێبینیمان هەبوو لەسەری بانگەشی کۆمەڵێک لە ئەحزابەکان بوو کە لە خزمەتی لێکترازان و تەفرەقە بوو تەفرەقەی نێو دەنگدەری کورد بە شێوەیەکی گشتی و تاکی کورد لە ناو کۆمەلگای کوردی و ناو سەدا بڕنداوەکانیش ئەمە
لە بریەوەی کە بڵاوکردنەوە و کارکردن لەسەر کولتوری تۆلەرانس و لێبوردەیی زیاتر کولتوری تونتیژی بە دیەکرا و ئەمەش ئەشێت لە کۆمەلگایەکە کە دیموکراسی تیا پایەکانی پتە و چەسپی و کاریگەری کەوتۆ بەجێنێڵێ بەڵام لە کۆمەلگای وەکوی ئەمە کە دیموکراسی هێشتا ڕەگ و ڕیشەی بە تەواوەتی دانەکوتیوە ئەمە برینەکانی تا مودەیەکی درێژخایانە مێنێتەوە لەوانێت تا دێن ساڵ کاریگەری ئەو برینانە لەسەر کۆمەلگای کوردی بمێنێت. لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاتێک کە تۆ دی لە کاتی بانگەشەیان هەموو خەڵکایی بەیەکە و ئەم هەموو پێکدادانە دروستە بێ هەموو کاریگەرە نەرێنێت دروستەکە بێگومان ئەگەر لایەنە سیاسیەکەی بتوانن لەسەر مێزێت چاشی بکەنەوە ناتوانرێت لایەنە کۆمەڵاتێکی چاک بکرێتەوە. تۆ پێکدادانی دوو خێزان دوو کەس یا دوو لایەنی سیاسی لەسەر بانگەشەی هەڵبژاردن بەڕاستی چۆن دەتوانانی بە شێوەیەکی ئاسایی و تەبیعی چاپکەیتەوە بۆی دەبێت خەڵک زۆر لەوە شیار بێ بۆی کە بزوانێ بانگەشەی هەڵبژاردن بۆیە کە هەر کەسە و هەر لایەنە و بەرنامەی خۆی کاری خۆی کارنامەی خۆی لە بانگەشەکانە بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی ڕێکوپێک بخاتە ڕوو. هەڵمەتەکانی هەڵبژاردن بوونەتە جەنجێکی جاڕنەدراو. استراتیجی هەڵمەتەکان ناشرینکردنی بەرامبەرە. زۆربەی لایەنەکان هەموو هێزی میدیایی و ئەندامان و لایەنگرانی خۆیان بەکارهێنن بۆ ناشرینکردنی لایەنی بەرامبەر. تەنانەت کارگەشتووەتە دەستێوەردان و پێشێلکردنی سنووری ژیانی تایبەتی کاندیدەکان. بەڕای من ئەو حیزبانەی کە بەرەنجامی فەرهەنگ و توراسی کۆمەلگەن لەگەڵ توراسی کۆمەلگە گەشەیان کردووە دوورن لە زمانی زەبری میدیایی. ئەو هێزانەی هێزی ئایدۆلۆژین کە زمانی زەبری میدیاییە نە ناوکایی هەڵبژاردنەوە بۆ لەبەرەوەی هێزە ئایدۆلۆژیەکان نخبەیەکی ڕۆشنبیر لە دەرەوە لەسەر گردێکی بەرزەوە مەسەلەن ئەوێ ئاراستەی کۆمەلگە بکە کە لە دەرەوە نخبەی سیاسی ئاراستەی کۆمەلگەی کرد بیزادانی لە ناوکایی سیاسیە جۆرێک لە توندڕەوی بەرەمەیە. باسکردنی خراپی هێزەکانی بەرامبەر و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە بەرامبەر دەسەڵات ڕکابی لەگەڵ دەسەڵات دەکەین شتێکی ئاساییە کە تۆ باسی خراپەکانی ئەوان بکەی و باسی باشەکانی خۆت بکەی بەڵام دیارە سروشتی کۆمەلگاکەی ئێمە و تەجروبەی کەمی گەلەکەمان لەسەر هەڵبژاردن وای کردووە کە زیاتر باسی ناشیرینی هێزەکانی بەرامبەر بکەی وەک لەوەی باسی چاچەکانی خۆت بکەی بەڵام من پێم وایە ساڵ بە ساڵ و هەڵبژاردن بە هەڵبژاردن ئەوەش دەچێتە قاوی خۆی و باشتر دەبێت. ئەمە زیاتر ئەو حیزبانی کە خاوەنی ڕوئیا و خاوەنی ئەجەندایەکی دیاریکراوی خۆیانین و پلان و بەرنمەیان بۆ هاوڵاتیان و بۆ حکومڕانی نییە لەبەرەوە هەوڵێن کە کەم و کوڕیەکان و نەقس و خەلەلەکانی بەرامبەر لە بەرچاوی دەنگدەر گەورە بکەن و بیکەن بە خاڵێکی سلبی بۆ ئەوەی بە ناچاری دەنگکان بۆ ئەوان بگەڕێتەوە. بە دەرەجەی یەکەم ئەمەش ئیشی ئەو دەستگا زەبەلەحانەیە کە دەستگای مخابراتیان هەیە دیاریشە لە هەرێمی کوردستان کێ هەیەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات خاوەنی ئەو هێز و دەستگا و چۆن لێتوانە مرۆی و تەکنەلۆژیە نین کە ئەو بکەن بە تایبەتی لە دووسی هەڵبژاردننی ئەخیرە کارێکی زۆر قێزەوەن دەکرێت بەرامبەر بە تایبەتی ڕێگەزی مینەیە ژنان و کچانی ئێمە لە کاتێکە ئەمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە ژن و پیاوە کچ و کوڕ لەم کۆمەڵگەیەمەدا وەکو یەک پێکەوە هەنگاو بنێن بەرەوە ئەو هەموو کارە سیاسی کۆمەڵایەتی ئابووری بۆ پەروەردە هەموو ئەمانە بەڵام لایەن کاری سیاسی و کاری حیزبایەتی لە وڵاتی ئێمەدا وای لێ هاتووە لەبەرەوەی کە خەڵکیشی تر دەرنەکەوێت هەر خۆمان بین بۆیە هەموو ڕێگەیەک دەگرینە بەر بۆەوەی بەرامبەرەکەمان بشکێنین. مەفروزە لە ناو بازنەی نیشتیمانیە ڕەدعێکی عەقڵانیمان هەبێ بۆ ئەم مەترسیەی کەیانەوێ ئافرەت لەکایی سیاسی دابڕن لە ڕێگەی شکاندنیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناشرینکردنیان وانە چکە بە شێوەیەکی گشتی کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکە هەندێک لەو شتانەی پێقوبوڵن. هەرچەندە ئەنجومەنی کۆمیسیاران پەیڕەوی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بەڕۆنی دیاری کردووە بەڵام گەڕانێکی خێرا بە شەقامەکاندا بەسە بۆ ئەوەی دڵنیا بین لەوەی قەوارەیەک نییە ئەو پەیڕەوانی پێشێل نەکرد بێت مەگەر بەدەگمەن. کۆمسیۆن دیارە سیستەمی ژمارەیانزەی بڵاو کردەوە تایدا ئەو وردەکاریانەی هەموو خاڵ بە خاڵ بە ڕێگە پێدرا و بە قەدەغەکرا و دیاری کردووە دەبێت حیزبەکان پێوەی پابند بن وەرک حیزبێک یا هەر کاندیدێک پێوەی پابند نەبوو بێ کۆمسیۆن ڕێکاری
سزای دارایی توندی گرتوتە بەر و پەیڕەویشی کردووە. ئێمە خەڵکانێکی زۆر سزادراون لەسەر ئەو مخالەفاتانە. قوارێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا شار ناشرین بکات و شەقامەکان بشێوێنێت ئەبێت چاوەڕی چی لێ بکەی سبەی بۆمان بکات. ئەمە قسەیەکی باوی هاونیشتمانیانە. ئەوە ئێمە ئاگدارین کۆمسیۆن بە هاوکاری دام و دەستگا محەلیەکان وەکو قایم قامێت و محافظەکان لیژنەی بۆ مراقەبەکردن ئەوە کردووە. یعنی دروست کرده بوو و وا بڕیار بوو بە پێی نەزەری ئەوان هەر بانگەشەیەکی نایاسایی ببینن یا هەر کەرەستەیەک ببینن بە شێوەیەکی ناسایی هەڵواسرابێ یا داکوترابێ لەو شوێنانی کە ڕێی پێ نەدراوە ئەوان قوارەکەی لێ ئاگدار بکەن و لە ماوەی 24 ساعتە لای بەرنوەگەرنا ئەو کاتە غەرامەکە بۆ بنووسرێت. ئێمە خۆمان ینی وەک ئەنجومەنی سەرکردایەتی سلێمانی هەڵەبجە لە سەرەتای پرۆسی انتخابی بەیاننامەیەکمان دەرکرد. لە بەیاننامەکە ئیسرارمان لەسەر دووشت کردەوە کە پرۆسەی انتخابی ئێمە پرۆسەی بانگەشەی ئێمە بە شێوەیەکی مەدەنیانە دەست پێەکەین نابین بە سەبەبی گرشتکردنی دەرونی خەڵک چونکە هەستمان هەستەکەین ینی دەرونی خەڵک بە شێوەیەکی گشتی لەوەی پێی ئەڵێن شەڕەپەڕوە لە زمانی زبری میدیای لایەنەکان جۆرێک نیگەرانی لای خەڵکەیە. هەڵواسینی ئەم پەڕۆ پاتاڵ و وێنەی کاندین بەو شێوەی سەجادەکان گیراوە عمود و ژینگەی پیس کردووە. لای من ژینگە پێسکردن بە هەدەردانی پارێ مافی ئەو خەڵکەیە. بێزار ببووین هات و هاوارێک و بەزم و ڕز بێ بوو کاکەجان ماڵی وایە مناڵیە ماڵی وایە نەخۆشیە ینی حەز بە ئیسراحە دەکات تۆ دەرچووی هۆڕینم بۆ لێ ئاخر سەوتی ئەیتێ ئەی حساب بۆ دەرودراو سێ ناکەی شەی وایە ئەڕۆم و تەلەڤیزیۆنەکەش کوژێنمەوە سەر مێشێت یعنی ئەتەوێت سەرکەیتە سەر سەرینەکەش خەول لێ ناکەوێت یعنی ئەمانە هاتوون تاچیان شکانووە تاچی کوردیان شکانووە. ئەو پۆستەر و ڕسم و لافیتانە یەکەم ناو بازار پیسەکە سیمایەکی زۆر ناشرینەیە دووەم پارەیەکی بێخەیاڵ ئەو لەوە سەرفەکرێت لە زۆر شتی باشترە سەرفکرێت. من بڕیارم مابێ دەنگ بەم بەچی لیستێک دەنگ ئەم پێشوەخت پێویست بەو ڕکلامانە ناکە بەو ڕسم و پارە سەرفکردنە.